نووسینگەی هەواڵگری نیشتیمانی ئەمریکا زانیاری نوێی لەسەر سەرچاوەی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بڵاوکردەوە و تێیدا ڕایگەیاندووە. ئەگەری بەهێزەوەیە هیچ کات سەرچاوەی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە ئاشکرا نەکرێت، بەڵام بەو ڕاستیە گەیشتووە کە ڤایرۆسەکە بەهۆی هەوڵدان بۆ دروستکردنی چەکی بایۆلۆجی تەشەنەی ساندووە. نووسینگەکە لە نوێترین هەڵسەنگاندنیدا دەربارەی سەرچاوەی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە چوارچێوەی راپۆرتێکدا ڕایگەیاندووە. گواستنەوەی ڤایرۆسەکە لە ئاژەڵەوە بۆ مرۆڤ یاخود دەرچوونی لە یەکێک لە تاقیگە بایۆلۆجیەکان جێگای متمانەن و دەکرێت سەرچاوی بڵاوبوونەوەکەی یەکێک لەو دوو بۆچوونە بێت. لە راپۆرتەکەدا ئاماژە بەوەش کراوە زانیاری پێویستیان بۆ یەکلابوونەوەی ئەنجامی کۆتایی بەردەست نەکەوتووە، هەر بۆیە ناتوانن سەرچاوی سەرەکی ڤایرۆسەکە دیاری بکەن. راپۆرتەکە لە دەرەنجامی لێکۆڵینەوەی ژمارەیەک دەستگای هەواڵگری ئەمریکا ئامادە کراوە کە لەسەر داوای جۆ بایدن سەرۆکی وڵاتە ئەنجامیاندا بوو. راپۆرتەکە ئاماژە بەوەش دەکات پەیمانگای ووهانی چین تایبەت بە زانستی ڤایرۆسەکان پێشتر لە نێو تاقیگەکانیدا چەند ڤایرۆسێکی هاوشێوەی ڤایرۆسی سارسی دروست کردووە، بەڵام نووسینگەی هەواڵگری نیشتیمانی ئەمریکا زانیاریەکانی بەردەستیان سەبارەت بە ڤایرۆسی کۆرۆنا دەرەیدەخەن پەیمانگای ووهان دەستکاری ئەندازیاری بۆ ماوەی زنجیرەی ڤایرۆسی کۆرۆنای نەکردووە. بەپی راپۆرتەکە چوارە ژانسی هەواڵگری ئەمریکی بە متمانەیەکی کەمەوە باسییان لەوە کردووە گوایە ڤایرۆسی کۆرۆنا سەرەتا لە گیاندارەکانەوە گواسراوەتەوە بۆ مرۆڤ. لە پاڵاوەشدا یەک ئاژانسی هەواڵگری دیکە پشتیوانین لەو بۆچوو نەکردووە کە سەرهەڵدانی ڤایرۆسی کۆرۆنا بە تاقیگەیەکی چینیەوە دەبەستێتەوە. پێشتری شەمان راپۆرت لەلایەن میدیاکانی ئەمریکا ئاشکرا کرا کە دەستگا هەواڵگریەکان ڕاستی کۆشکی سپیان کردبوو. لای خۆیانەوە دەسەڵاتدارانی چین جارێکی دیکە نیگەرانی خۆیان لەسەر زانیاریەکانی نێو راپۆرتەکە نیشاندا و ناوەڕۆکەکەیان ڕەت کردەوە. لە ڕاگەیاندراوێکدا باڵۆزخانی چین لە ئەمریکا ڕایگەیاندووە ئەو پرسە پێویستە لەلایەن زانە تایبەتمەندەکانەوە کاری تێدا بکرێت، نەدەستگا هەواڵگریەکان، بۆیە دەرەنجامی لێکۆڵینەوەکان سیاسین و هیچ بەهایەکی زانستیان نابێت. ڤایرۆسی نوێی کۆرۆنا لە کۆتایی ساڵی 2019 لە شاری ووهانی چین بەڵاو بوویەوە و تاوەکو ئێستا هەموو جیهانی گرتووەتەوە. پەتاکە زیاتر کۆئەندامی هەناسە لە مرۆڤدا دەکاتە ئامانج. بە گوێرەی ئامارەکان تا ئێستا نزیکەی 247 ملیۆن کەس لە جیهاندا تووشی ڤایرۆسەکە بوون و 5 ملیۆن کەسیش بەهۆیەوە گیانیان لەدەستداوە.